پێشتر ئێرە ناوجەرگەی بازاڕی سلێمانی بووە. ئێرە حەوزە وشکەکەیە کێ هەیە ئەو ناوەی نەبیست بێت، بەڵام ئێوە دەزانن حەوزە وشکەکە چی بووە؟ من پێتان دەڵێم. ئەوەی کەم بیستمە حەوزێکی جوان بوو، بەلوعایەکی لەسەر بوودایە پڕ بوو لە ئاو. حەوزە وشکەکە خۆی کاڵێکە حەوزە وشکەکە خۆی حەوزی نەبووە. دەگێڕنەوە مێجەرسۆن حاکمی ئەو کاتەی سلێمانی لە نێوان ساڵی 1990 بۆ ساڵی 1920 لە نێو جەرگەی بازاڕی سلێمانیدا حەوزێکی دروست کردووە. ئەم حەوزە وشک بووە، بەلوعەیەکی ئاوی لەسەر دروست کراوە. بە دەوروبەری حەوزەکەدا کۆمەڵێ داری گەورەی توی تێدا بوو، بە درێژایی ڕێڕەوی بازاڕەکە داری گەورەی تو هەبووە. هەموو ئەو کەسانەی کە لالادێوە هاتوون بۆ ئەوەی بەرووبوومەکانیان لەنێو بازاردا ساغ بکەنەوە، هاتوون ئاژەڵەکانیان بەم دارتوانە بەستۆتەوە و خۆشیان لە دەوروبەری حەوزەکەدا پشویان داوە و لە ئاوەکەیان خواردۆتەوە. ئەم حەوزە بۆتە ناوەندێکی پشودانی ڕێبواران و هەموو ئەو خاوەن دوکانانەی کە لە نێو بازارەکەدا بوون. ئەوەی کە من لە بینیمە ساڵی هەشتاکان ژاتی ئەم ڕیزە دوکانە کە ئێستا دروستکراوە حەوزێکی جوانی لێبوو، درەختێکی گەورەی لێبوو، نیوەڕوان دراوسی ئەم دوکانانە ئەچوونە بەر چێبەری دارەکەدا ئەنیشتن، ئاوێکی جوانی هەبوو، تەبیعی بوو. پێشتریشکەوەی کە من شارەزای هەبێ بیستومە لێ ئەم حەوزە وەختی خۆی کە ئەمنا لە حەوزە وشکەکە مەشهور بوو بۆی کە هەموو بەشەکانی تیا ئاسنگەرەکان، کۆپاندورەکان، دارتاشەکان، ئەو شتانەی کە بڵێن ژیای ڕۆژانەی خەڵک زیاتر پێویستێتی، ناڵبەنەکان، خەڵکی دێهاتەکانی دەوری سلێمانی کە هاتن لێرە بەروبوومیان ساغە کردەوە، لە پشتەوە حیوانەکان ئەبەستەوە ئاهاتن لای حەوزەکە خۆیان فێنەگە کردەوە، ئەو پێویستیانی خۆیان کە بۆ لادەکان بوویانە کۆیانە کردەوە اینجا ئەگەڕانەوە. باش ئەوەندەی تۆ بزانی سروشتی بۆیە دروستکراو بوو؟ ئەوەی کە من بینی بووم دروستکراو بوو، ینی سروشتەکەی نازانم. ئەوەی کەم بیستمە حەوزێکی جوان بوو، بەلوعایەکی لەسەر بوودایە پڕ بوو لە ئاو، دروستکراو بوو. حەوزە وشکەکە خۆی کاڵێکە حەوزە وشکەکە خۆی حەوزی نەبووە، یەک بەلوعەیتیا بووە، چۆن ئەڵێ کارێزە وشک کە ئەمی شەرعینیشت یەک بەلوعەیتیا بوو، حەوزێکی پچکۆلەی هەبووە لە کۆنا وەختە تەسیسی ئاوی سلێمانی کراوە، بەلوعەیشیان بەلەدێ هێناوێتی لێوانە بۆ خێرخوا دایناوە. ئیتر بەر حەوزەکەش لە کاتی خۆیان ئەو ڕیزە دوکانەی پێش ئەم قەیسەرەی ئێمە ئەوە هەمووی داری توی گەورە گەورە بوو، سێ و چوار داری گەورەی تیا بوو. ئیتر بەهاران هاتن کاهو و سرکە و ئەمانەی کاهو بە سرکە و نازانم نی بەهار پایزانیش هاتن شێلم و چەنەوەر و ئەمانەیان تیا فرۆشت. یەک دوو قەسابیش هاتن لەویا گۆشتیانە فرۆشت، پەری قەساب و ئەوانە ناوی پەری بوو قەسابەکە، خەڵک ماڵن لەسەر کارێز بوو. ئیتر بەرحەوزەکارەوە بوو، بەڵام ئیتر لە زەمان هات و زەمان ڕۆی ڕۆژگارێکا ئیتر ئەو جێ دوکانانیان بەلەدەیە بەو کەسانەی کە سەر بە ڕژێن بوون ئەو کاتە تێگەی دوکانانەی دێکرا و ئەو داروشتینانە کۆتایی پێهات و ئیسا بۆ بازاڕی ئیساهەیە. بەڵام لە کۆنا ئەوە منتیقەیەکی فراوانی باش بوو، داری گەورە سێ و چوار داری توی گەورە گەورەی تیا بوو، زۆر گەورە بوون دارەکان، بەڵام زۆر کۆن بوون لە تاریخی برن سلێمانی وەرهەبوون ئەو دارە. تۆ لەکەیەوە دەست کرد بەکارکردن لەم بازاڕە؟ ئەمە ئیساتیان من کاتی خۆی دوکانم لە قەیسەری وسمان پاشا بوو، ئەوە وەختی خۆی 75 سووتانیان لە یا دوو دوکانم سووتە، ئێتر دوای 75 هاتوینێتە ئەم دوکانەوە لەم دوکانە ئیشەکەی. ئەم شوێنەی کە ئێستا منی تیاوەساوم ڕێک ئەو حەوزەیە کە ناوی بازارێکی بەناوە نراوە، حەوزە وشکەکە ڕێک ئەم شوێنە بووە. لە ئێستادا حەوزە وشکەکە نەماوە، بەڵام ناو و ناوبانگی لە مێژوودا تۆمار کردو بۆ هەمیشە دەمێنێتەوە.